ڕۆژی چوارشەممە 16 تەمووز سەرنجام و دوای زیاتر لە 75 ڕۆژ لە بێچارەنووسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕێکەوتنێک لە نێوان هەولێر و بەغداد هاتە ئاراوە کە بڕیارە بۆ ماوەی 1 ساڵ و تا پەسەندکردنی بودجەی 2026 بەردەوام بێت. بەپێی ڕێکەوتنەکە بڕیارە حکوومەتی هەرێم ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت و مانگانەش 120 ملیار دینار لە داهاتی ناوخۆ ڕادەست بکات و لە ماوەی 3 مانگیشدا تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم بکرێت. ڕێکەوتنەکە لە کاتێکدایە کە زیاد لە دەیەکە خەڵکی هەرێمی کوردستان بەهۆی هەناردەکردنی نەوت لەلایەن هەولێر و ڕێکنەکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵ لە دۆخێکی ئابووری خراپدایە. هیچ ساڵێکیش نەبووە موچەخۆران بە تەواوی موچەی سەرجەم مانگەکان وەربگرن. ئەوەش وای کردووە دۆخی خراپی ئابووری لەسەر سەرجەم کەرتەکان دروست بێت و پاشەکشەیەکی زۆر گەورە لە ڕووی گوزەران و بەرەو پێشچوونەوە لە هەرێمی کوردستان ڕوو بدات. لە ماوەی ئەم 10 ساڵەدا دەیان شاندوو لێک تێگەیشتن و ڕێکەوتن هەبووە و هیچی جێبەجێ نەکراوە. ئەوە شاماژەیەکە کە هاوڵاتیان متمانەیەکی زۆریان بەم ڕێکەوتنە نەبێت، بەتایبەت کە بەغداد بە ڕێکەوتن ناوی دەبات، بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان ناویان ناوە لێک تێگەیشتن. لە ڕێکەوتنەکانی پێشوودا بڕیار بووە هەرێم بەشێکی نەوت و داهات ڕادەست بکات، بەڵام هیچ کات هەرێم پابەند نەبووە. پێی وابووە کە دەبێت بەغداد تاکلایەنە پابەند بێت. بۆیە هیچ گرنگتیەک نییە ئەم ڕێکەوتن یان لێک تێگەیشتنەی ئەم جارەش بە دەردی ئەوانەی ڕابردوو نەبرێت، بەتایبەت کە عێراق لە سەروبەندی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەراندایە و دەسەڵاتدارانی هەرێم هەوڵ دەدەن خەڵکی پێبەنەوە سەر سندوقەکانی دەنگدان و دواتر گرفت بۆ ڕێکەوتنەکە دروست بکەن، پاشان بگەڕێنەوە بۆ خاڵی سفر، بەتایبەت کە بەرپرسانی هەرێم هەمیشە چاویان لە دوو ڕێگا بووە بۆ شێواندنی ڕێکەوتنەکان. یەکەمیان ڕوودانی گۆڕانکاری و تێکچوونی بارودۆخی عێراق، دووەمیش هەڵبژاردن و هاتنە سەرکاری دەسەڵات و کابینەیەکی نوێ لە بەغداد کە لە ڕێی سەپاندنی مەرجەکانیانەوە پشتیوانی لە لایەنێکی شیعەکان بەسەر لایەنێکی دیکەدا بکەن. ئەگەر لەم 3 مانگەشدا کە دیاری کراوە تەوتین نەکرێت، ئەوە نیشانی دەدات کە حکوومەتی هەرێم نیازێکی باشی بۆ جێبەجێکردن و درێژەجان بەوەی خۆیان پێی دەڵێن لێک تێگەیشتن نییە. لە کۆتاییدا خەڵکی هەرێمی کوردستان بە هۆشیاریەوە ئومێدەوارن ئەم جارەیان ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە هەبێت و کۆتایی بە نەهامەتیەکانی خەڵک بەتایبەت موچەخۆران بێت و واز لە بەرژەوەندی بنەماڵەیی و ئابووریە تایبەتەکانی خۆیان بهێن و لە پێناو سەقامگیری لە ژیان و گوزەرانی خەڵک پابەند بن بەو ڕێکەوتنەوە کە خزمەت بە گەلەکەیان دەکات.